کورسێک بۆ ناساندنی فیلمی ئۆستاد ژیان و بەسەرهاتی شاعری شۆڕژگەری کورد لاهوتی کرماشانی لە نووسینی دوکتەر کامەران ئەمین ئاوا. فیلمی ئۆستاد واتە مامۆستا لە ساڵی 1988 لەلایەن تاجیک فیلم بە سپۆنسەری دەوڵەت خودانەزەرۆفەوە بە زمانی ڕووسی بڵاو بووەتەوە کە هاوکات سەناریۆکەشی نووسیوە. ئەوانەی خوارەوە بە یارمەتی دەقیە و سەناریۆ نووسراون و هەندێک زانیاری زیاتریشیان هاوێتەکراوە. لە سەرەتای فیلمەکەدا باس لە سەرزەمی ژیانی لاهوتی دەکرێت. لاهوتی لە کۆسایی سەدەی 19 ساڵی 1887 لە کرماشان لە بنەماڵێکی هەژار لەدایک بوو. باوکی لەبەر هۆگری و خۆشەویستی ئەبوڵقاسمی فێردەوسی شاعری ئێرانی ناوی ئەبوڵقاسمی لەسەردانەوە. جارێکیان لە کاتی منداڵیدا دەچێتە مەدرسە مامۆستا لە لاهوتی دەدات و باوکی بەزانینی ئەم کارە ئیتر لاهوتی بۆ ئەو مەدرسەیە نانێرێ. لە جوانیدا لاهوتی لەژێر کاریگەری بیر و نووسراوەکانی میرزا مۆلکەمخاندا بوو. لە بزووسنەوەی مەشروتە ئێران 1906 و گرتنی تاراندا بەشدار بووە. بۆ هەوڵژار لە کاتی بوونی سوپای تەزار لە کرماشان لە ساڵی 1916 لە ڕێگای ئەفسەرێکی بۆلشویک بە ناوی کلاسینۆڤەوە لەگەڵ نێوی لەنین ئاشنا دەبێت. لە ساڵی 1970دا لە کرماشان ڕۆژنامەی بێستوونی چاپ و بڵاو کردوێتەوە. لە ساڵی 1970 چوەتە سورکیا و لەوێ لەگەڵ حەسەن مەقەدەم ڕۆژنامەی پارسی چاپ و بڵاو کردوێتەوە و پاشان گەڕاوەتەوە ئێران. لە ساڵی 1921 کاتی سەرهەڵدانی شۆڕشی ناسراو بە جەنگاڵ لە گیلان بووە و لە تەورێز بەشداری بزووسنەوەی شێخ محەممەدی خیابانی کردووە. اینجا هەر خۆی بە یارمەتی ژاندارمەکانی ژێردەستی خۆی لە شارەکەدا حکوومەتی سووری دامەزراندووە و پاش شکستی حکوومەتەکەی کۆچی بۆ سۆڤیەت کردووە. لەسەر سنووری ئازەربایجان لەگەڵ هاوڕێکانی چەک دەکرێ و بۆ نەخجەوان و پاشان باکووی دەنێرن. لەوێ بەهۆی دەسەڵاتداریەتی ماستاوشیەکان دەیگرن و لە بەندیخانەی دەخەن و گەلێک ئەشکەنجە و ئازاری دەدەن. بە هاتنی سپای گیرۆڤ یەکێک لە فەرماندەکانی سپای سوور و ئەنجامی ڕێبەری حزبی کۆمۆنیستی یەکێتی سۆڤیەت بۆ باکوو ئازاد دەکرێت. لاهوتی لە سەرەتا دەچێتە مۆسکۆ و پاشان شاری دوشەمبە پایتەختی تاجیکستان. هەوڵکتێبی لاهوتی لە ساڵی 1923 لە مۆسکۆ چاپکراوە. لە ساڵی 1924 ساڵی مەرگی لێنین دەبێتە ئەندامی حزبی کۆمۆنیستی یەکێتی سۆڤیەت. لە تاجیکستان ڕۆڵێکی گەورە لە گەشەپێدانی فەرهەنگ و ئەدەبیاتی تاجیکی و پەروەردەکردنی گەنجانی ئەو وڵاتە دەگیڕێت. ئەو هەوڵین دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کتێب و ڕۆژنامە بۆ دۆشان بەدێنێ. خەڵکی تاجیک لەگەڵ شکسپیێر و نووسەرە بەناوبانگەکانی جیهان ئاشنا دەکات. هەوڵین ڕۆژنامە واتە بێداری تاجیک بڵاو دەکاتەوە. لە دامەزرێنەرانی یەکەمین ئۆپێرا بالیتی تاجیکستانە. یەکەم سرودی ملی تاجیکستانی نووسیوە. لە کاتێکدا سەدرەدین عەینی نووسەری بەناوبانگی تاجیک بە بیانووی ئەوەی کتێبەکانی شاپەرستانە و ناسیۆنالیستین ئیزنی بڵاوکردنەوەی نووسراوەکانی پێنادرێ، ئەو کتێبەکەی بۆ چاپ دەکات. لە ساڵی 1937 کە عەینی دەگرن و کتێبەکانی دەسووتێنن بوێرانە دەشێتە لای یەکەم سکرتێری حزبی کۆمۆنیستی تاجیکستان عوسمان یۆسۆڤ و داوای ئازادبوونی ئەوی لێ دەکات. ئەمە بۆ کەسێک کە بۆ خۆی پەنابەری ئەو وڵاتە بووە کارێکی گەلێک مەترسیدار بەڵام بوێرانە بووە. عەینی لە نامەیەکدا بۆ لاهوتی دەنووسێ ئەگەر شتێکم بەسەرهات دەزانم تۆ تەنیا کەسێکی دەتوانی فریای منداڵەکانم کەوی. لاهوتی لە بەشدارانی سەرەکی یەکەمین کۆنگرەی نووسەرانی یەکێتی سۆڤیەت لە ساڵی 1933 بووە و لە فیلمەکەدا لە تەنیشت مەکسیم گۆرگی دانیشتووە. لە ساڵی 1935 بەشداری لە کۆنگرەی بەرگری لە ئەدەبیات لە پاریس کردووە و وساری خوێندووەتەوە. چەندین جار مێدالیای جۆراوجۆر و یەکێک لەوان مێدالیای لێنینی وەرگرتووە. لە ساڵی 1946 پاش دامەزرانی حکوومەتی ئازەربایجان و کوردستان هیوای گەڕانەوە بۆ وڵات تێدا زیندوو دەبێتەوە و بە وتەی کوڕەکەی دلێر بەردەوام هەوای
مامیرەڤیم بە کرماشان دەڵێتەوە. بەڵام شکستی ئەو بزوتنەوانە کاریگەریەکی ناخۆشی لەسەری دەبێت. منداڵی بە گشتی زۆر خۆشویستووە و ماڵەکەی جێ هاتووشوی کاڵخوزنیەکان بووە و پەیوەندیەکی گەلێک خۆشی لەگەڵ خەڵکی زەحمەتکێشە بووە. لە ڕۆژنامەی پرۆدا و گۆڤارەکانی دیکەی سۆڤیەتدا زۆرجار بابەت لەسەر گەورەی کەسایەتی ئەو لە گەشەسەندنی فەرهەنگ و ئەدەبیاتی تاجیک نووسراوە. لەم فیلمەدا کوڕەکانی گیڤ و دلێر، کچەکەی لەیلا و خێزانەکەی خاتوو سیسیلیا لاهوتی، شاعران و نووسەرانی ئێرانی وەک خاتوو ژالێ ئیسفەهانی، نێرسیز نێرسیسیان، ڕەحیم خۆشیم، شەریف حوسەینزادە، میر سەعید میرشاکار، دیمیتری لیاشکۆڤیچ، ئاندری ستانسکی و هیتر باسی بیرەوەری و کەسایەتی لاهوتی دەکەن. لە کۆتاییەکانی دەیەی چلی زاینیدا کەسانێک لە کاربەدەستانی حەزبی کۆمۆنیستی تاجیکستان ناڕەحەتی دەکەن و ئەو بە بنەماڵەکەیەوە دەشێتە مۆسکۆ. کاتێک لە ساڵی 1947 لە کۆنگرەی دوی نووسەرانی تاجیک بەشداری دەکات، سەرەڕای ئەوەی دەنگوێی 6 ساڵە بوونی بڵاو دەبێتەوە، کەس پیرۆزبایی لێ ناکات و گوڵی ناداتێ. لە ڕاستیدا ڕێبەرانی ئەو کاتەی تاجیکستان دژایەتی و ناڕەحەتیان کردووە. لە ساڵی 1954 لە دووهەمین کۆنگرەی نووسەرانی یەکێتی سۆڤیەت لە مۆسکۆ بەشداری دەکات. بەهۆی ئەو خۆشەویستیەی کە بە ستالینی بوو، کۆنگرەی 20 حەزبی کۆمۆنیستی یەکێتی سۆڤیەت و زانینی هەواڵی ئەو کارەساتەی کە لە کاتی ئەودا ڕوویداوە شوێنێکی زۆر ناخۆشی لەسەر دادەنێ. کاتێک خۆرۆشۆڤ سەرزانی شۆلۆخۆڤ نووسەری کتێبی دۆنی هێمن دەکات، لێ دەپرسن: خۆرۆشۆڤ بۆ لای تۆ نەهاتووە؟ دەڵێ نا. ئەگەر بێ بۆلام دەبێت چی پێ بڵێم؟ ئێمە نووسەر و شاعیرەکان بووین کە ئەو سیمایەمان مەبەست سیمای باشە لە ستالین بۆ خەڵکی دروست کردو و لەم کارەدا هەمومان شەریکین. لە زستانی 1957 لە نەخۆشخانەیەک لە مۆسکۆ کۆچی دوایی دەکات. پەرستارەکان باسی ئەوەیان کردووە لە ئاخر خۆڵەکەکانی ژیانی بە زمانی زگماکی قسەی کردووە و کەس لێ حاڵی نەبووە دەیەوەی باسی چی بکات. کوڕ و خێزانی باسی لەوە دەکەن کە بە فارسی یان تاجیکی دەبێ قسەی کرد بێ. ڕەڕسمی 3 ساڵەبوونی لاهوتی لە ساڵی 1987 بە شەشنێکی شکۆجە لە تاجیکستان بەڕێوە چوو. لە خولەکەکانی 53 و 57 هەروەها ئاخرین خولەکی ئەم فیلمەدا گۆرانی و شعر بە دەنگی لاهوتی بڵاو دەبێتەوە. ئەم فیلمە مێژوویە گەلێک زانیاری سەبارەت بە کەسایەتی و شعر و ژیانی لاهوتی لە کرماشان، تاران، تەورێز، باکوو، مۆسکۆ و دۆشەمبە بەبینەر دەدات کە لەگەڵ ڕووداوە ڕاستەقینەکانی مێژوویدا یەک دەگەنەوە. هیوادارم بکرێت فیلمەکە دووبلە بکرێتەوە یان ژێرنوویستی کوردی لەسەردا بنرێت و لەسەر تەلەڤیزیۆنێکی کوردی پیشان بدرێت. لاهوتی ڕۆڵەیەکی گەلی کوردە کە لە یەکێتی سۆڤیەتدا گەیشتووەتە پلەی بەرزی وەک جێگری یەکێتی نووسەرانی سۆڤیەتی. یادی بەرز و بەڕێز بێت.